هاوڕێیان سڵاوتان لێبێت. ئێمە ئەمڕۆ کە لە شاری سلێمانیەوە هاتووین بۆ گەیاندنی پەیام و یادداشتنامە و دەنگی کەمەندامان، بەڵام بەر لە هەر شتێک حەزم کرد ئەم ڕوونکردنەوەیە بەم ئێمە ئەمڕۆ چەند کەمەندامێکی کەمین کە هاتوونەتە شاری هەولێر. بەداخەوە وەک ئەوەی بانگهێشتی ڕووخاندنی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردبێت، زیاتر لە 50 ئۆتۆمبیل بۆ ئێمە دانراوە کە هەر هەمووی هێزی سەربازی تێدایە. ئەتوانم بڵێم بە درێژایی 5 کیلۆمەتری بەردەمی ئەنجومەنی وەزیران گیراوە تەنها بۆ من. یعنی بەڕاستی ئەمە جێی شەرمەزاریە، ئەمە جێی قبول نییە کە تۆ زیاتر لە 50 ئۆتۆمبیلی سەربازی بێنیت بۆ چەند کەمەندامێکی زۆر کەم بۆ ئەوەی کە هاتوون یادداشتێکی خۆیان داوای مافی خۆیان بکەن. بەرحاڵ ئەمڕۆ یادداشتی ڕێکخراوی یەکێتی کەمەندامانی کوردستان دەخوێنینەوە لە شاری هەولێر لە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ گەیاندنی پەیامی کەمەندامان. بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، ئێمە وەک ڕێکخراوەکەمان یەکێتی کەمەندامانی کوردستان لەم چەند خاڵەی خوارەوە یادداشتێک پێشکەش دەکەین کە هەڵقوڵاوی ناخی کەمەندامانە. ئێمەش وەکو ڕێکخراوەکەمان هەتا ئەو لەحزەی ئێمە لە ڕێکخراو دەبین، داکۆکی کارێکی سەرسەخت دەبین لە جێبەجێکردنی مافەکانمان، کۆڵ نادەین لە یەکە بەیەکەی خاڵەکانی کەمەندامان. یەکەم، زیاتر لە 1 ساڵە ئەم کابینە نوێیە دروست بووە، بەڵام بە هەمان ڕێچکەی کابینەکانی پێشووتر بەردەوامە لە برسیکردن، بێڕێزیکردن، بێحورمەتیکردن، دابین نەکردنی سەرەتاییترین مافەکانی کەمەندامان. هەر بۆیە بە هیچ جۆرێک هیچ پاساوێ قبول ناکەین و ناڕەزاییەکانمان و خۆپیشاندانەکانمان دەست پێ دەکەینەوە لە شاری هەولێر و ئەمڕۆ یەکەمین دەستپێکی ناڕەزایی خۆپیشاندانەکانمانە و لە چەند ڕۆژی ئایندەیە بە خۆمان و سەدان کەمەندام دێنەوە شاری هەولێر. دوو، بە هیچ جۆرێک ڕێدە نادەین لە بەناوی چاکسازی یا بە هەر ناوێکی تر دەست ببرێت بۆ هاوکاری ماگانەی کەمەندامان کە ئێستا دەنگۆیەک لە ئارادایە ئەو کەمەندامانەی کە دوو موچەن موچەیەکیان ببڕێت بە ناوی چاکسازی. هەر بۆیە ئێمە هەمیشە لە چاکسازی ترساوین، چونکە چاکسازیەکانیان بۆ بڕینی قوتی خەڵک بووە، نەک بۆ خزمەتی خەڵک، بە تایبەت کەمەندامان. سێ، هەرچی زووە یاسای کەمەندامان لەم حکوومەتەدا بخرێتە بواری جێبەجێکردنەوە کە لە ساڵی 2011ەوە ئەم یاسایە تۆزی لەسەر نیشتووە. 4، دواکەوتنی موچەی کەمەندامان جێگای قبول نییە، لەبەر ئەوەی ئێمەی کەمەندامان کە زیاتر لە 100,000 کەسین کەمترین موچەمان هەیە لەسەر ئاسی هەرێمی کوردستان. بۆیە بە هیچ پاساوێک قبول ناکەین کەمەندامان موچەکانیان دوا بکەوێ. هەموو دواکەوتنێکی موچە ئێمە خۆپیشاندان دەکەین. 5، زیاتر لە 25,000 کەمەندام لە ساڵی 2013ەوە بێبەش کراون لە موچەی کەمەندامی بە ڕێنماییەک ڕاوەسێنراوە. چیدی زووە وەزارەتی کار پەلە بکە لە کردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ کەمەندام و دانیان بە لیژنەکان و بخرێنە سەر لیستی هاوکاری ماگانەی کەمەندامان. 6، ئێمە هەنگاو بە هەنگاو بەرەو وەرزی زستان و سەرما دەڕۆین. داواکارین هەر خێزانێکی کەمەندام بە زووترین کات بەرمیلێ نەوتی پێ بدرێ با لە وەکو ساڵی پار نەکەوینە سوڵ و سایەقە بۆ نەوت بۆ ماڵی کەمەندامان. 7، ئێمە لە چاوەڕوانی بەڵێنەکەی سەرۆکی حکوومەتین کە لە کاتی سوێن خواردنەکەیدا لە بڕگەی 13 بۆ 15 دەڵێت دەبێ خاوەن پێداویستە تایبەتەکان ژیانێکی شایستەیان هەبێت. لێرەوە پێت دەڵێن جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بەرزانی، تەنها ئەوەندە خاوەنی بەڵێنەکەی خۆت ببە و بەڵێنەکەی خۆت ببەسەر، وا ساڵێک تێدەپەڕێت جەنابەت یەک وشت لەسەر خاوەن پێداویستی تایبەت نەوتووە. لە کۆتاییدا بەڵێن دووپات دەکەینەوە. ئێمە وەکو ڕێکخراوەکەمان یەکێتی کەمەندامانی کوردستان هەنگاو بە هەنگاو لەگەڵ ئەم خاڵانەدا دەڕۆین، لەگەڵ ئەوەداین ژیانێکی شایستە بۆ کەمەندامان دەستەبەر بکرێت. دووپاتیشی دەکەینەوە لە بێگوێیی حکوومەت و وەزارەتەکان لە پەراوێز خستنی کەمەندامان
ئێمە لەمڕۆوە ناڕەزایی و مانگرتن و خۆپیشاندانەکانمان دەست پێ دەکەینەوە کە بەداخەوە 7 مانگە بەهۆی کەرەنتینە و ڕێگریمان لە شاری هەولێر نەمانتوانیوە بین. ئەمڕۆ دەستپێچێکی نوێیە بۆ مانگرتن، بۆ خۆپیشاندان، بۆ ناڕەزایی دەربڕین سەبارەت بە مافەکانی کەمەندامان. هیوادارین حکوومەت بۆ یەک جاریش بێبەجێی کەمەندامان بکات. چەند ساڵە یادداشتنامەمان هەیە شتێک نەبووە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان مافەکانی کەمەندامان جێبەجێ بکرا. وەکو ئاماژەشمان پێیاوە ئەم کابینەیە درێژە پێدەری کابینەکانی ڕابردووە کە بێڕێزی و بێحورمەتی و بێئەدەبی بەرامبەر بە کەمەندامانەکە. هیچ بڕیارێکی کەمەندامانی جێبەجێ نەکردووە و هیچ هیوایەکیشمان بەم حکوومەتە نییە.